سڵاوتان لەبێ بەیانیتان باش سڵاواژە بەیانیت باش خۆشحاڵین لە بەیانێکی دیکەی بیانی 24 لەگەڵتان دەبین بەو هیواین ئەم تەوەرانەی ئەمڕۆ دەستنیشانمان کردووە تەوەری باش و گونجاو و بەسوود بێ بۆ ئێوەوە ئێوە لەگەڵمە بەشدار بن بەرنامەکەمان لەگەڵ شەیرکەن وەکو بینەر پێمان خۆشە بە دیار ئێمەوە دانیشن بۆ ئەوی سوودێک لە تەوەری ئەم بەیانەی 24 ببینن. من و هاوکارانم و لەگەڵ کارەبانەوە بەیانیان زۆرترین وزە بە ئێوە ببەخشین بتوانین کاتێکی خۆش بۆ ئێوە دروست بکەین هەڵبەت ئەو ڕۆژانەی کە جیهانین پەیوەندی کللتوری کۆمەڵایەتیە بەستێتەوە ئێمە گرنگی پێدەدەین. دەستپێکی بابەتەکانیشمان بابەتێکی هونەری دەبێت یعنی بۆ بەیانیان بابەتی هونەری بە تایبەت بابەتی موزیک بابەتێکی سەرنجڕاکەش دەبێت ینی وا دەکا بەیانەکەمان بەیانێکی باشتر بێ بەیانێکی پڕ ئینێرژی بێ وەکو دەڵێ بەیانیان گوێ لە میوزیک دەگری هادی دەبیەوە. لە ماڵی ڕۆشنبیری و کەلەپوری پشدەر لە قەڵاتزێ ئێوارە کۆنسێرتێکی میوزیک و گۆرانی بۆ عەبدوڵای ماملێ ڕێکخرا کە لە ئێوارە کۆنسێرتەکە ژەنیاریانی گروپی موزیکی نامرێ ئەمانیش بەشداریان تێدا کردبوو. بەڵێ کە عەبدوڵای ماملەیە بەشێک لە گۆرانەکانی خۆی پێشکەشی ئامادەبوان کردووە کەشێکی خۆشیان دروست کرد بێ کۆبینەری دەبین. ئێمەوەکو گروپی موزیکی نامرێ هەستاین بە سازکردنی ئەم ئێوارە ئاهەنگە بۆ هونەرمەندی گەورە کاک عەبدوڵای ماملێ کە ئەمڕۆ چەندین بەرهەمی ناوازەی پێشکەشکردین هیوادار من کە بەدڵی هەموو لاگو بێتێ و جێگای ڕەزامەندی ئەو ئامادەبووانە بوو بێ کە لێرە بوون. ماملێ دەنگەی هەیەی لەگەڵ ڕیتمی چۆن دەڵێ خەڵکەکە دەگونجێ ها بڵین لەوانەیە لە شارێکی لە هەندێک شاردا دەنگی سەرەیان پێخۆش بێ لە هەندێک شاردا ئاوازی تکان بەلاوە خۆش بێ بەڵام تایبەتمەندی دەنگی ماملێ و ئاوازی ماملێ بەسەر شارێک قەڵاتزێدا هەر لە کۆنەوە بڵین چۆن دەڵێ وەکو میراثێک بۆمان ماوەتەوە کە چۆن دەڵێ عەزمان لێیەتی وە هەر هەتاکو کاک محەممەدی ماملێ بەڕەحمەت بێ لە ژیاندا مابوو زۆربەی زۆری خەڵکانی قەڵاتزێک کە سەردانی مەهاباتیان دەکرد بەبێ سەردانی محەممەدی ماملێ نەدەگەڕانەوە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی خێزانە ینی هەمومان بەو خۆشحاڵین ینی بەڕاستی مرۆڤ کە خێزانێکی هەیە هەم دەبێتە خەمڕەوێن هەم خۆشیەکانی لەگەڵ بەش دەکا ینی ئەمە وا دەکا زیاتر چێژ لە ژیان ببینی وە زیاتر ژیانت خۆش بواژە. هەکار ئەگەر لێو پرسم سەرمایی گەورەی تۆ چیە لە ژیانتە؟ بێگومان ینی گەورەترین سەرمایە بەلای من و خێزانە ینی بەر لە هەر شتێک بۆیە ئەن پێشماوە پرسیارەکەی تۆ شار لەم ڕوانگەیەوە چونکە بابەتەکەمان بێگومان بەڵام لەوانەیە هەندێک کەس هەست بەو سەرمایە گەورەیە ناکا یاخود هەستکا کەسێکی هەژارە لە کاتێکا کە خاوەنی خێزانە چونکە هەر کاتێگەر خاوەنی خێزان بیت ئەوە کەسێکی زۆر بەبەختی دەوڵەمەندی کەسێکی خاوەنی گەورەترین سەرمایەم گیانەی چونکە بێگومان بوونی خێزان ئیتر بۆ خۆی بەختەوەریە
خۆشببختیە ئەوەی بەلای منەوە گرنگە ئەوەی کە لە ژیانما زۆر گرنگی پێم سێشتە خێزانەکەم جارێکی تری هەر خێزانەکەم بۆیە هەر لەو ڕوانگەیەوە کە ئەمڕۆ ڕۆژی گیانی خێزانە ئێمە میوانداری بەڕێز سۆزان سۆفیمان کردووە کە شارەزای لە ئاشتەوایی خێزانە جا ئەمڕۆ لەگەڵ هاکار هەرچی پرسیاری خۆش جوان هەیە ئەوەی کە لای ئێوە دروستە بێ ئەمە لە میوانەکەمان یەکەین وا گفتوگۆکەشمان زۆر هاوڕێیانەکەین و بەیانیە چونکە بەخێر بێ خاتون باش بەیانی باشتر سپاس دەکەم سلامت خۆش زۆر سلامت بەیانیان هەر خۆتە لەسی ئێستەکەم خانەوادە کە خانمی تیابێ واتە خێزان کە خانمی تیابێتتر بەختەوەرە و خانما لەستێ و نان ئامادەکە وڵی وایە بەس ئەمە ڕەنگە تۆزە جیاوازتر ینی جار هەیە مندارەکان ئامادەی دەکەن جار هەیە بابیان جار هەیە خۆم چه پێڕاگەیشتەوە ئیتر تۆ فێرت کردوون جاکاتی ئەوانە سەرێوانە سیقێکی باشە پێڕاگەیشت ئەو خات و سۆزان لەوە دەست پێ بکەین ینی هاژە جاران بیرمانە هەمومان کە ئەمە منداڵ بووین با بڵێن لە مەجلیسێ کۆ دەبووینەوە خێزانی گەورە و خێزانی بچووکە بوو کاتێک کە خێزانی گەورە بوو داپیرە و باپیرە و خوشک و براکان و هەموو لەسەر یەک سفرە و خواندا دەنیشتن ینی ئێوارەیە گیان نیوەڕۆیەکی زۆر جوان و خۆشیان بەڕێ دەکرد ئێستا هەست ناکەی ئەم کۆبوونەوە کۆمەڵایەتی زۆر کەم بووتەوە زەنگی کۆکاکە یعنی هەریشتە لۆ زەمانی خۆی گونجاو بووە و هەرشتە و بە زەمانی خۆشی هەر جوانە بەسییان مانایەوەی نیە کە ئەمە کۆنەبینەوە مثلەن لەو زەمانی ژیان ئاسانتر بووە پیاوەکان زیاتر لە دەرێ بووینە ساعت 12 نیوەڕۆی هاتیتەوە ناومارێنانی خواردێ بازار لێ نزیک بە زۆربەی جار مەسەلەن ئێواران لەگەر مەغریبێ خلاص بازارەکان قەپات دەبوو دەهاتەوە ناومار و منداری خۆی بە کوردەواری خۆمان دەرێ یعنی ژیانی ئەو کاتی بۆ شێوەیەوە بەس ئێستا ژیانەکە قورسترە دەبینی پیاوەکە دەڕوا لە بەیان هێتا ئێوارێ دەگەڕێتەوە مارە جاری وا هەیە بە مانگش بەمارێ ناکەوێتەوە یانی ترەوە ژیانە خۆمان دەزانێ وەزعەکان کووە کەواتە ناکری ئەمن حەسرەت و خۆزگە بە خێزانی جاران ببەم و بە کۆبوونەوەی خێزانی جاران ببەم ئەگەر جاران سێجەمە کۆبووینەوە ئەمە دەتوانین هیچ نەبی لە هەفتەی جارێک کۆ ببینەوە ئەگەر ئیشەکان قورسترن بەس ئەگەر ئیشەکان بەو قورسیە نییە حەقی خۆیەتی مۆبایل و برادری افتیرازی وەکو پێی دەرین ئەوانە دوورمان نەخاتەوە لە خێزانەکەی خۆمان کە خەمو عائیلەکان ئەو تایبەتمەندیان نییە بەس لەبەر ئەوەی دەکرێ برێن ڕێژەیەک هەرچەندە ئەحسائیم لەکردنی ناتانم ڕێژەیەکی دیاریکرا برم بەس ڕێژەیەکی لە خێزانەکان لەو نەوعانە مەسەلەن 1 ساعت 12 دێتەوە 1 2 دێتەوە 1 3 دێتەوە هەرێک بنەوە ئەچ دێتەوە ئەگەری هەیە نەتوان ئەو کۆبوونەوەیە بکەن ئەگەری هەیە دەست لەگەر ئەوەشدا دەتوانن هەفتەی جارێک 2 جار 3 جاریان ژەمی ئێواران یان دەرچوونە مهم کۆبوونەوەیەکی وەها لە دروست بکەن کە خێزانەکە بەرتەوازن ئێستا کاریگەری ژیان وای کردووە نەتوانین زۆر هەموو کاتێک بەیەکەوە بەڵام هەندێک بەهای سەرەکی هەیە لە ژیانە هەنێک بنەما هەیەکە ئەمانە سەرەکی ناگۆڕین بە هیچ شێوەیە گۆڕانکاری بەستەرانایەت ئەگەر وەک خۆی بێت کەواتە و بنەمایانە چین کە خێزان ڕاگرێ ئەمە گەورەترین بنەما کە خێزان ڕابگرێ خۆشەویستیە گەورەترین و سەرەکیترین بنەمایە کە خۆشەویستی هەبوو بە معنا خۆشەویستیەکەی نەک بەو معنایەی کە ئەمن ئەوەم خۆش دەوێ حەقم هەیە هەرچی لە بەرامبەری بکەم بەنیەتی ئەوەی کە خۆشم دەوێت ینی سنوورەکەی نەبەزێنین بە کورتی و بە کوردیەکەی گەورەترین و بنەماترینانە بەڕێی من ئەو کاتە تەبایش دروست دەبی ئەو کاتە لێک تێگەیشتنیش دروست دەبی لێبوردەیش دروست دەبی هاوکاریش دروست دەبی هەموو ئەوانە بەڕێی من پەیوەندە بە خۆشەویستیەوە مامۆستا سۆزان باست لەوە کریانی ئێستاش ئێمە دەتوانین ناکرێ خەم بۆ ڕابردوو بخۆن ئێستاش دەتوانین هەفتەی جارێک کۆبینەوە خێزان بەیەکەوە بەڵام هەندێک جار پێدوانیە خۆشمان کەم تەرخەمین ینی وەکو تاکێک لە خێزان ینی بۆ نمونە لەگەڵ ئەم بەرەو پێشچوونە ئەم هەبوونی تەکنەلۆژیایە ئێستا هەمومان کاتێک کۆش دەبینەوە هەر یەکەمان دانیشتین مۆبایلێک بەدەستمانەوە منداڵەکان ئایپاتێک بەدەستیانەوە ینی ئەو چێژەی جاران ئەم گفتوگۆیە ئەم ڕاگۆڕینەوە هەموو ئەمانە کە لەگەڵ یەکیشی بە جەستە بەڵام هەست ناکەی ڕوحیەن تۆ لەگەڵ یەکی ئەمە کێشە نیە بە دڵنیاییەوە کێشەیەکی گەورەشە زانی چۆنە کاکە ئەمە ئەگەر بەراوردی بکەین بە جاران زۆربەی کاتەکان لە کۆبوونەوەکاندا بووین بە تایبەت هەر سێجەمەکە بەیەکەوە نانمان دەخوارد خۆشم لەو جیلە بوویمە بەیەکەوە وابووینە ئەوە جاران وە بووە بەس لە ئێستادا
ئەگەر پلانان هەبی لە ناو خێزانەکان مرجنیە لە هەر سێجەمەدا پێم ناکرێ کۆ ببینەوە دەکرێت ڕۆژی 1 سعاتی بی 1 سعاتی بی 1 2 سعاتی بی بەگوێرەی کاتەکەی کە لۆ خۆت ئیدارەی دەدەی یان لە خێزانەکە خۆمان بەو کاتێک کە ئەمە لەگەر یەکتریدانش دوور لە مۆبایل و لە تەلەڤیزیۆن و لە ئایپاد و لۆ دانیشتن و کۆبنەوەی خێزانە 2 سعات بەست و لە هەر دائیرەیەکی کە ئیش دەکەی کۆبنەوەی هەفتانە سعاتەکە 2 سعاتە زۆر هەمووی شەکانیش زەبت دەبی و هەموو تەواصلەکە ینی پەیوەندەکانش هەفبەندەکان بابرین ڕێک دەخرێتن هەموو کارەکانش تەوزیع دەکرێت بەڵام لەبەر ئەوەی لە ناو خێزانەکانمان عشوایی دەژین پلان نییە جا ئەوە ئەرکیکیەکە ئەو ڕێخستنەوەیە بکات و لەگەڵەوەشدا توانین بڵێ کۆمەلگای کوردی کۆمەلگایکی پتەوە داک و باب بە دەرەجەیەک و زیاتر لۆ بابەکەی دەگەڕێنەوە لەبەر ئەوەی بمانەوێنان نەمانەوێ ئەمە لەو کۆمەلگای باب قائیدە سەرچەکە بابە و داکیش یارمەتی دەرەکێتی ڕێکخستنی کاتەکە و ڕێکخستنی ژیان ئەو کۆبوونەوانە لەلایانی بابەکەی عادەتەن بابەکە زیاتر لە دەرەیە داک بەردەوام زیاتر لە گەرمدارەکانی خۆیەتی بەڵام ئەمە لە ڕابردوو ببوورە سۆزانخان ئەگەر لە قەوسێکا بمەیتی ئەگەر لە ڕابردوو بیڵێن ڕاستە بەڵام ئێستا زۆربەی خانمەکانیش لە دەرەوەن ئەتوانین بڵین تەواوکەری یەکترن بەبێ یەک ناتوانە و ڕاگرن لەگەرتم خاتونجان بەڵام ینی ئەو وزەی لەلایەنی بابەکەوەیە کە دەردەچی زۆر بەهێزترە لە وزەی کە لەلایەنی داککەیە وزەی یان برین هێزی وشەکە هێزی بڕیاردانەکە کۆمەلگەی مەوایە لەلایەن بابەکەوە زیاترە ئەگە لەلایەن داکەکەش بیتن زۆر تەبیعیە بەڵام ڕەئی من بابەکە دەوری گەورە دەبینی دەکرێت دەورەکە بداتە داچی مندارەکانی بەس بە شێوەیەک کە هاوگونجاو بن جاری وا هەیە ڕاستە ژنەکە ڕێک دەخا لە زەگەری هەیە پیاوە کە بێت پێ دوانیە لە پشت ئەو پیاوە مەزنەوە ئەو ژنە هەیە و لەسەر نییە ئەوە دروستە لەوەی هەر قسەین لەسەر کە پیاوەکە بەهێزی قساکە دڵنییا بە ژنەکە لە پشتی خێزانەکەی لە دەستە پلانەکە ئەسڵە ژنەکە دایدەنێ بەڵام هەیبەتەکە دەداتە پیاوەکەی ئەنی هەمووی خستنەکە ئەسڵە ژنەکەیە دەیکا بەس هەیبەت و قووەتەکە زیاتر دەیداتەوە دەستی پیاوەکەی ئەوەیە مەسەلەکە ئەگەر نا هەردووچیان فعلان ڕووی دوو درا یان ڕووی یەک دراون ئەفن دوو ڕووی دراوە چینە یعنی یەکێکتری تەواو دەکاتن نە ئەویان بێ ئەویان دەتانی هیچ بە نە ئەوی دیش دەتانێت سۆزان خان لە کۆمەلگای کوردەواری ینی کێشە و گرفت وەکو زۆربەی شوێنانی دنیا کۆمەلگەکانی دیکە هەیە ئەنی بەڕێزت پسپۆریەکە لەو بوارەیە شارەزا لە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتەکان زۆرترین ئەو کێشە کۆمەڵایەتانێک کە دێنە لای بەڕێزت ڕێنماییان دەکەی ئەو کێشانە زیاتر خۆیان لە چی دەبینێتەوە و هۆکاری کێشەکان چین ئایا ناڕۆشنبیریە ئایا خۆنە گونجاندنە ئەم تەکنۆلۆژیایە زۆر بەداخەوە گەورەترینی کێشەکان پیاسالاریە ینی هەتا ئەو کللتورش نەرم بسڕێتەوە بەس تعدیل دەکرێت ڕێک دەخرێتەوە تەمە نارێن دەسەڵاتی پیا و داماڵ دێ نارێن هەیبەتی پیا و داماڵی پیا و بەو هەیبەتەیەوە جوانە کە خۆی بە سالار نەزانی و ژنەکەی بە زعیف بزانیتن کێشەکە لێرە ئەوەیە پیاوانی کۆمەڵگەیمە بەجێ ئەو کەیسانەی کە دێتە بەردەستم لە پێداویستی و سۆزی ژنەکان تێناگەن لە نەفسێتی ژنەکان تێناگەن دەنیا و تەنیا ئەوان حەقیان بەسەر حەقی خۆیانە ئەو مافێژنەکە بەسەرویەوە هەیە تی گوێی لێ ڕناگریتن کێشەکە لێرە دروست دەبی لە سەرەتاوە نقطەچی گچکەیە جێی لێرا ناگری بزانی ئەو ژنە هەستی چی عەلەقەل لەگەرە با هەستەکەی دەرببڕیتن ئەو ڕخەمبارە ئەو ڕۆماندیە چی تێدایە کە هاتەوە گوتێ من ماندیم برێژ لە 6 ساغ پیشنەکە ماندی نەبیتەوە هەرۆندەی دەوێت لە زیاتری ناوێت ئیتر ینی بەس تەنیا و تەنیا هەستی پێ بکە ئەو ژنە هەستەکەی کووە باوەڕ بکە یەک مشکلە نابیتن بەس ئەو پیاوە جێ لێرا ناگریتن ئەسڵان نازانی مشکلەکانی لەگە مندارەکانی چیە ئەگەر گلەی لێ بکە برێ مندارەکان بەو شێوەیە نەبا بێین چارەسەرەکی لۆ بکەین هەر دەستی بە لێدانیان تووڕێی دەرێ دەردەکات بە لێدانی مندارەکان کۆمەڵە ینی لەو تەسەڕوفاتانەی کە باوە لە ناو کۆمەڵگەی کوردەواری کەواتە لێرە ئەوە کێشە گەورەکان دروست دەکا وردە ئەو خەفەتە یان ئەو هەستەیە کەرەکە دەبی لە ناو ناخی ئەو ژنەی وی لێ دێ گەورە دەبی هەتا دەتەقیتەوە کە تەقیەوە ئەوجە بە شێوەک لە شێوەکان کێشەکە دروست دەبی ئەجا خوانە خواستە ئەزیز بوونە محکەمەیە ئیدی خوانەکە ینی شتی دیکە نامێ لێرە باس ئینشاءڵڵا قەت هیچ خەزانێک ئەوەی بەسەر نایە
ئەگەر سیرێکی ژینگەی دەوروبەرمان بکەین جگە لەو خێزانانەی کە سواز بخواوەکو ئێمە یاخود کەسانی دیکە لە ناو ماڵەکانە بەڵام لە بیرمان نەچێ ناو کەمپەکان یاخود شوێنەکانی دیکەش خێزان هەن کە لە بارودۆخێکی سەختی هەم کۆمەڵایەتی ئابووری ئەو بایۆگرافیژدان کە ئەمانە هەمووی کاریگەری هەیە لە سەریان. جا سوزان خان پێم خۆشە لەسەر ئەمەش قسێکمان بۆ بکەی بەس پێشتر ئێمە بەیەکەوە بینەری راپۆرتێکە بین کە هاوکارانمان ئامادەیان کردو لەسەر خێزانەکانی ناو کەمپەکان با بەیەکەوە بیبینێن. خێزانێک ژێ ئاوەرێن شنگالە لێ کەمپا کەبەرتوو. پشتی ئاوەرەبوونێ دوو زارۆکێوان ji dayîk bûne. Revê temen 9 sala û Wasîm jî 2 salin. Tara jiyana xîveta û astengên rojane bê nexweştirîn jiyan bi nav dike. Lê ji ber hezkirina wê û hevjînê wê ji bo zarokan ev biryar dane. خۆدانکردنا زاڕوال کەمپێدا گەلێکێژی کەف زەحمەتە یەک سالی هەتانەکی 5 سالی گەلێکێژی کە ناخۆشە و ڕاتبوو تشتە کۆژی نینە معیشەتال کەمپێدا ڕاستی گەلێکێژی کەف زەحمەتە خۆدێ هەکە گەلێکش عالەمێ گوتیە مێچنە ئەشنگال بەگەڕینا وارێ خوا بەس هەکە مساعدەژی کوربانەکە بەگەڕین وەکە مساعدە مادی و معنەوی هەردووژی. ئیساڵ و ساڵابووریدا لە ناوە ئاوارەیاندا نێزینگی 11,000 زارۆک بوونە لێ ji بۆی وان خودانکردن بزەحمەتە. بەدیتنا کۆمەڵناسێکی تا خێزانە ئاوارە زارۆکێکی مەزن دکات لە چەندین قۆناغێ نەخۆشرە دبۆرێ. حوشك حديقة تشتغنين زارو وان الوي حديقة دبن الوي حوشي دبن حنكا بكن المالا خو دبن درنا كرنش دربك وهي داكو بابا ليبي يان سيكا كل سربي نوش باش گرمجي افهمو خسار هاي سر زارو 9 سالن و هشتا 64,000 خێزان ژێ خەلکێ شنگال ئاوەرنە و خێزانە شنگالی لێ دەردەکەی پەریشاندا دژی نەتکارێ vەگەرێ و نەژیانە کەمپان هاریکاری هەنە. لێ ڕۆژە جیهانیە خێزاندا ئیرۆ بە هەزاران خێزانێن شنگالی دناوا کەمپێدا ژیانەکە سەخت و دشوار دەڵباز دەکەن و هەیان هواژی حکوومەتی ئەو پلاندانانیە کوژ vêژیانێ قۆرتال ببن. لەو ما دەخوازن هەرچ زوویە چارەیەک لە ڕەو شاوانە ئاوەریە ببێ. مارشنگالی کوردستان 24 کەمپا کەبەرتوو. ئەگەر کۆمەڵی ئەرک و بەرپرسیارەتی لە سەرشانی ئەمە زۆر بێەوە بۆ ناو خێزانەکانی ناو کەمپەکان هەڵبەت زیاترا. جا پێم خۆشە سۆزان خان تۆ وەڵامیەوەمان بیتەوە ئایا پەروەردەکردن و یاخود خێزانداری لە ناو کەمپەکاندا چۆنە بێت؟ دەکرێت نەک هەر ناو کەمپەکان لە گەڕێکە هەژار نشینەکانیش تقریبان هەمان ژیان بگەزارێتن و هەتا هەمان حالت لە ناو ئەو کەسانە هەیە کە پارەدار و ژیانی خۆشیان هەیە. ڕاستە ئەوان پێداویستەکانی ژیانیان هەیە لەو مادە بەس ڕەنگە معنەویان فەقیر بن ئەوانی دیکە ینی شتەکە دەکرێ برێن بە کۆمەڵ بەگشتی ئەهمان جەوهەری هەیە. کێشەی هەرێ گەورەی مرۆڤەکان شێوەی گشتیە من باسی دەکەم خێزاندارێتی وەکو موەسسەیەک وەرناگیرێتن یانی کو هات وا بەڕێ دەکا لە جێرەی ئەمەری عقل بڕین کو عقلی بڕی بەو شێوەیە بەڕێ دەکا پلانێک نییە ڕێکخستنەکی تەواو لە ناو خێزانەکان نییە کە بتوانی لە هەموو حالەتەکان کە پێدرین ئیدارەی ئەزەمات بتوانی لە کاتێک کە ئەزمەی توش دێ ئیدارەی حالی خۆی بداتن و نەکەوی خۆی ژیانی فەقیریش موقەتە. چەندین مندارە فەقیرمان دیتی ئێستا ملیۆنێرە ڕەنگە خاوەن کارە هەر نەبی لە ژیانەکی شایستەی و خۆشدایە کاتە هەموو ژیانەکان موقەتن یانی تا سەر نییە. ئەوەی کە گرنگە لێرەدا داک و بابەکە بە دەرەجەیەک کە دیسان دەرم ئەو دووە قائیدی ئەو مارەنە داک و بابەکە بە دەرەجەیە ئەگەر بتوانن ئارامی خۆیان بپارێزن و منداڵەکانیان ینی دەرونیان ئارام بکەنەوە پلانەکی دابنێن بە گوێرەی ئەوەی کە هەیەە بژێن کە تازار ئەوەیە لە خێمەی دەژێم لە خێمەی دەژێم پرتە پرتێ بکەم بخەمێ بخۆم کەنجین چادەبی واوە ئەم تەوا ئەو واقعی منە
کە واقعام قبول کرد و لەگەری ژیان ڕاستە فەقیریەکە یان نەبوونیەکە ئەوانە ئەزیەتم دەدا بەس هەر نەبی دەروونم هەندێک ئاسوودەیە کە قوڵی واقعەکەم کردیە چشتەکە لێراوەیە واقعەکانمان قبول ناکەین و ئیدارەدانی ژیانی خێزانیمان وەکو مؤسسە وەرنەگرتێ زۆر هەیە ینی بە دڵنیاییەوە بە هەمان شێوەم خێزان شەرتیش نییە ئەو خێزانە خۆشببخت بێت تۆ ڕووکاری دەرەوەیان نەبینیت بە دڵنیایی ئەو کێشانەی کە دێن زیاتری لە خێزانە دەورەمەندەکانن نەک لە هەژارەکان باوەڕم پێ بکە. سۆزان خان سەرڕای هەموو ئەو گرفت و کێشانەی کە هەیە هەموو ئەو تەنگ و چەڵەمانی ڕۆژانە دێتە پێش هەر خێزانێک ینی دەبینین ئەوە لە ڕووی مادیەوە ینی زۆر جار گرفتە گەورەکە هەندێک جار ڕاستی لایەنە داراییەکە دەبێت هەندێک جار یەکتر قبول نەکردنە پیا و سالاری وەکەوەی کە بەڕێزت باست کرد بەڵام سەرڕای هەموو ئەمانە چۆن بتوانین خێزان بپارێزین دیسانەوە دەرێمەوە بە ئیدارەدانەچی دروست و بۆی کە لە بەردەستم هەیە دەتوانم مندارەکانم خێزانەکەم بپارێزم و هەمووان تێبگێنم کە حاڵەتەچی کاتیا و تێدەپەڕیتن و ئەگەر ئەمن بەو شێوە بیرم کرد و دڵنیا بە کاتێ و تێدەپەڕی گوێ ئەمە قانونی جەزبمان هەیە یاسای ڕاکێشانمان هەیە چ ڕابکێشی ئەوە لۆدێ ئەگەر بە حالەتی دائیمی حسابی بکەیت بەردەوام و حالەتە لەگەرت دەژێ و لەگەم دارەکانش دەژیان بەس کە بە کاتیم وەرگرت دڵنیا بەو کاتێ و تێدەپەڕین زە درەنگ و زوو ئەوەی شتێک دەمێ باسی بکەم لێرە ئەگەر مەجال هەبیتن خێزانێکی زۆر زۆر هەژارمان جیران بوو یعنی لە ڕاددە بەدەر هەتا ئاردەکەیان خۆڵ بوو پەنجەرەکانیان پێوەی نەبوو پەردە و کارتۆن شتیان لێدا بەس ئەو پیاوە نمونەی زۆربی ینی وای لەو خێزانەی خۆی کردهبوو ئەوەندە بە خۆشەویستیەوە دەژیان لە توای مەلیکن ڕێی دەنگەچیان بێ ئەو گەچێکە ئەمن لێ بووم باسی دەکەم ینی لە نەوەتەکان خەڵک هەر زۆر زۆر وێران بوو ڕاست ئەو جێکە لێشی بوو محالەکی شعبی بوو 100 متر دەنگمان خشپەی پێراوەکانمان جێ لێ دەبوو لەگەر یەکتری برێ و پیاوە دەنگەچی بکە برێ پرتۆ بۆرەچی بکە برێ خەمی نەبوونی و بێ بازاری خۆی بەو مندارانەدا ڕێژی هیچ بەس گیانم بە قوربان بە سەدەقای ماشەڵڵا منداریستا الحەمدلله هەر هەمووشی خاوەنی شوکاری خۆیان و ژیانی خۆیان و ینی مەبەستم ئەگەر بمانەوێ ژیان بە هەبوونی یان بە نەبوونی دەکرێت خۆشی بکەین لێرە ڕەنگە ئێستا هەندێک کەس نەقد لە قسەکەی من بگری مامۆستات و نەدیتێ با من زۆرم دیتە ئەم لە نەوەتەکان ژیانیانەی نەوەتەکان زۆر بەمان بینی ومانە کەسمان بە ئاسانی نەگەیشت ئەجا ئێوەی نەوەتەکان ژیابی لە زەمانی حەسار هەمووی ینی دەزانیت چ وێرانەیەک بوو چ زەحمەتیەک بوو ساڵێک هەر معاشمان نەبوو ڕەنگە لە 3 جەمان وڵات جەمەک نانمان دەخوارد قورس بوو زۆر قورس بوو بەس لەگەر ئەوەشدا دەمازانی تێدەپەڕی خۆمان ڕاگرت و تێشپەڕی والحەمدلله ئەجا ئەوەی مەسەلەکە لێرە ئارامکردنەوەی دەرونی منداڵەکان بە دەرەجەیەک چونکە ئەوانن خەمەکە گەورەکان تەحمل دەکا بەس لە خەمی مندارەکان لە جیاتی ئەوەی هێوریان کاتۆ دێ خەمەکەی وانیش گەورەتر دەکا لەگەر خەمی خۆی کەواتە پێدانی نانی بەختەوەری لە شتێک گرت بەدڵنی هاتوو سۆزان سۆفی سپاس بۆ تۆ کە بم بەیانی لەگەڵ ئێمە میوان بوو سپاسان دەکەم دەستان خۆش خۆشحاڵ بووین گفتوگۆکە گەرمکردین زۆر سەلامت دنیا سپاس لە وڵاتی سوید هەندێک یاسا بۆ خاوەن ئۆتۆمبیل و شوشتنگەکان هەیە کە ئەگەر لەبەر چاو نەگیران ئەوە سزادرن. پامنەرمان باز لە شوشتنی ئۆتۆمبیل و مەرجەکانی پاراستنی ژینگە لە سوید دەکات. دوو ڕۆژە ئۆتۆمبیلەکەی نەشوشتووە و بەرەو شوێنی شوشتنگەی ئۆتۆمبیلەکەی دەڕوە. بە یاسای سوید هەر ئۆتۆمبیلێک ژمارەکەی پیس بێت و ئەو پیسبوونەش ببێتە هۆکاری دیاری نەبوونی ژمارەکەی لەلایەن پۆلیسەوە سزا دەدرێت. سیارەکەش هەموو پیس بی دەبی ئەو ڕقەمە خایان بکرێتەوە تاواکو و ئەگەر هەر شتێک ڕووداتن پۆلیس دوتانی ڕقەمی ئەو سیارە بگریت. دوو گلۆپیشی لەسەر ئەو دوو گلۆپەش دەبی هەر ئیش بکاتن ئەگەر ئیش نەکاتن ئەو هەغەڕامی وەردەگریت بۆ هەموو سیارەک وایە هەموو سیارەکەوەیە بەس کات و کە نسبەی تەکسی بۆ پاک و خاوێنەکەی مشتریەکەیە ناوی دەبی خایەنبی بۆنی خۆش بیتون و نابی پیسبی لەبەرەوەی مشتریەکە ئەگەر شکایەت بکە شکایەت لە چێ بکە لەو شەریکی کە تۆ لێ ئیشەکەی بڵێ سیارەکەی پیسە و تۆ زابیە و شتووە جلەکەم تۆ ئەوە دەبێ تۆ بەرپرسیارەبی لەو حالەتە ئەبی پارەی جل شوشتنەکەی پارەی وتیەکەی دەبی تۆ بدەیت.
شوشتنی ئۆتۆمبیل و شوێنی شوشتنگەکەش مەرجی خۆی هەیە کە لەلایەن فەرمانگەی ژینگەوە بۆی دیاری کراوە بە تایبەتی بۆ ئەوەی کە لە کاتی شوشتن دەڕژێتە زێرابەکانەوە. کازم کە 2 ساڵە لێرە کار دەکات باز لە شوشتنی ئۆتۆمبیل و مەرجەکانی پاراستنی ژینگە دەکات لە سوود. ئەو نەوت و ئاو هەمووی دەچێتە ئێرەوە چێتە ژێر ئەرزۆ و لێرە تەنکیمان هەیە فلتەرە لە ناو تەنکیەکە نەوت و ئاو جیا دەکاتەوە خۆی ئاوەکە ئەچێتۆ ناو زێراب ئەو نەوتەکەش هەموو ساڵێک ئەبێ خاڵی بکرێتەوە یان بۆمان خاڵیەکەنەوە قانونی شاگەر کەمیشی تیابێ زۆری تیابێ ئەبێ هەموو ساڵێک خاڵی بکرێتەوە. ژینگە پارێز حەسەب ساڵی 2 جار 3 جار یەنە ئێرە ئەگەر هەموو شتێک ڕێگلە ینی قانونی نەبێت هەموو شتێک تەرتیب نەبێت یەکسەر داخستنە شوێنەکەمان پێدا داخرێ. بۆ ئەوەی بتوانیت شوشتنگەی ئۆتۆمبیلت هەبێت دەبێت شوێنی شوشتنگەکە گونجاو بێت و تەواوی مەرجەکانی ژینگە پارێزی وەکو جیاکردنەوەی ئاو و ئەو دەرمانانەی کە بەکاری دەهێنن بۆ شوشتنگەی ئۆتۆمبیلی تێدا بێت کە ئەویش فیلتەری تایبەتن. بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە کە ئاوی پیس و نەوت و مادە ژەهراویەکانی دیکە تێکەڵ بکرێن یان بەناو شەقامەکاندا بڕوات. ئەگەر هەر شوشتنگەیە تەواوی ئەو مەرجانەی کە فەرمانگەی ژینگە پارێزی بۆی دیاری کردووە جێبەجێی نەکرد بێت ئەوە کاتێکی دیاریکراوی بۆ تەرخان دەکرێت. مەسرەفی تەواوی کارمەندانی ژینگە پارێزیش بۆ هاتوو چۆکردن بۆ ئەو شوشتنگەیە دەکەوێتە ئەستۆی شوشتنگەکە. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. وا دیارە کێشەی ئاو بەفی ڕۆدان تەنیا با بڵێن لە لای ئێمە نیە کە لە دەوروبەری خۆمان زۆرجار لە کۆڵانەکان دەیبینین لە زۆربەی وڵاتانیش هەندێک جار ئەم بابەتانە دەبینین و زۆرجار خانمان خەتابارن زۆر جاریش پیاوان کە ئۆتۆمبیلەکانیان لە حەوش شتن و ئەو بابەتانە ینی هەتا دوێنێ لە سوشال میدیا ڤیددیوەیەکی سەرنجڕاکێشم بینی ئۆتۆمبیلێک دەڕۆیشت هەمووی ئاو بوو پێشی دەشت یەک لە کۆمنووسی بوو دایکم کاتێک دەبێتە بەرپرسی ژینگە ینی ئەوە ئافرەتان زۆر حەزیان لە پاک و خاوێنی و ئەمە خاڵێکی باشیشی تێدایە ڕاستە بەڵام ئەوە ناگەێنێت تۆ یاخود زیاڕەوی بکەی بە فیڕۆدام بکەی لە هیچ شتێکەوە نییە بێگومان لەسەرم باسە بوەستین میوانێکمان لەگەڵا ڕۆژگار خۆشنا و ساڵاوانی مەدەنی و سەرۆکی ڕێکراوی ڕۆژگاری کورد خات ڕۆژگار زۆر بەخێر بێت ڕۆژگار بەخێر بێت. دوو بابەتمان هەبووم بەیانی هەکار هەم ڕۆژی گیانی خێزان و گرنگیدان بە خێزانە لەگەڵ پاراستنی ئاو کە هەردووکی من پێم وایە کە کەسایەتی باڵات لە پشتی و ئافرەتە بۆیە خانمانیش یاخود ئافرەتان میێوانداریمان کردن بە تۆ بگومانەوە ڕاگررتنی باڵانسەکەی هەکار ئێوەش هاوکار و یارمەتی دەرێکی گەورن ئەوە جێگای خۆشحاڵێک کە دەبینن خانمان هەم وەکو میوان هەم وەکو پێشکەشکار کە هەردووکتان ئامادەنا زۆر بەباشی لەسەر بابەتەکە قسە دەکەن. زۆر سپاس. خات و ڕۆژگار بە فیرۆدانی ئاو کە ئێستا ئەتوانین بڵین بۆتە دیاردە ئەگەر جاران حاڵەت بوو بە ئێستا بۆتە دیاردە ئەو دیاردەیە چ کاریگەریەکێ بێ لەسەر ژینگە. سەرەتا باینتان باش بۆ بینەرانی ئازیز و ئێوەی بەڕێز طبعاً ئەوە پرسێکی زۆر گرنگە دەستخۆشیتان لێ دەکەم بەداخەوە ئەوە پرسێکی مەترسیدارە زۆر کەسیش دەستی بۆ نابە نازانم فەرامۆش کرایە قەزدەن وای لێ دەکەن طبعاً ئەو پرسە عالەمیە یعنی جیهانیە گشت کۆی زەوی بە تایبەتی ئەو چند ساڵانەی ئەخێری کە کێشەی بۆ نمونە گەرمی زەوی کەمی باران وای کردووە کە هەموو دنیا لەبێ ئاوی بناڵێنی و بە تایبەتی بامە باسی کوردستان و عێراق بکەین دەبینین لەو چەند ساڵی ئەخیری ئەو دیاردە ڕووی لە زۆر بوونە بەڕاستی پێشتریش هەبوو بەڵام ئێستا زۆر زیاترە شتێکی ینی بە من بە ناشرنی دەبینم ئەگەر ئافرەت سپیا و ئێستا لە فەرمانگەکانیش ئەوە زیادی کردیە دەبینین کە فەرمانبەرەکان بێئیشن دێن لە گەراجی فەرمانگەکە ئۆتۆمبیلەکانیان دەشۆن هەموو سۆندەیان لەدەستە و هەروەها لە گەڕەکەکان دەبینین ئافرەتەکان جادەکە هەمووی دەشۆن لە بۆ ئەو ئۆتۆمبیلانەی کە دێن و دەچن ینی بەداخەوە دیاردەیەکی هەم ڕێز نەگرتنە لە سروشت و لە ئاو
هەم زەرەرگەیاندنە بە تەندروستی و بە ژیانی خۆمان لەبەر ئەوەی ئاو سەرچاوی ژیانە ئەگەر ئاو نەمینێت یعنی مرۆڤ ناژیت کە مرۆڤ 170 تا 190 لەشی لە پێکاتەکانی ئاوە کەواتە تۆ یەک ڕۆژ نتوانی ئاو بخۆیەوە مرۆڤ چی بەسەر دێت کەواتەوە زەرێکی زۆر زۆرە لە ژیان. ڕۆژگارخان ئێوە کە ڕێکخراوتان هەیە ڕاستە ئێوە لایانی جێبەجێ کار نین ینی بتوانن لە نزیکەوە دوو بە دوو لەگەڵ خەڵک بن سزایان بدەن یاخود بە شێوازێکی دیکە مامەڵیان لەگەڵ بکەن ینی ئێوە دەتوانن لە ڕێگەی هۆشیارکردنەوە زیاتر پەیامی خۆتان بگەینن و خەڵک تێبگەنن ینی چۆن دەتوانن ئاو بپارێزن سوودەکانی پاراستنی ئاوتیە چیتان کردووە بۆ هۆشیارکردنەوەی ئەو خەڵکە ینی کار و چالاکیەکانی ئێوە کوڕەخراوی ڕۆژگاری کورتی بووە. طبعاً ئەمە وەکو خاتونیش باسی کرد ئەمڕۆ ڕۆژی جیانی خێزانە ئەمە لە ڕێکخراوەکەمان هەوڵمانداوە لەبەر ئەوەی ڕێکخراوەکەمان هاوکاری مرۆیی و پاراستنی ژینگەیە هەردەم ئەمە مەکسێکمان کردێ لەما بینی خێزان و ژینگە یعنی خۆشەویستی ژینگە لەلایەن خێزانەوە بە تایبەت لایەن ئافرەت و منداڵەوە هەوڵماندایە هەموو پرۆژەکانمان ئەو مێکسە بێت. پارساڵ پرۆژەیەکمان هەبوو پرۆژەکە 4 مانگی خەیان ڕۆلی ئافرەت لە پاراستنی ژینگە و کەم بەکارهێنانی مادە پلاستیکیەکان ئەم ساڵیش هەماشت پرۆژەیەکمان هەیە ئینشاءالله 6 مانگ دەخایەنێت کە ئافرەت هۆکارێکی سەرەکیە بۆ پاکراکردنی ژینگە و کەم بەکارهێنانی ئاو چۆن ئافرەت ئەو بپارێزێت چۆن ڕێز لە چونکە ئافرەت وەکو جەنابەت باست کرد هەم نیوەی کۆمەڵە و هەم بە خێوکەری نیوەکەیکەیە کەواتە ڕۆلێکی سەرەکی دەبێت لە پاراستنی ژینگە تەنانەت گەل لە ماڵەوە دەست پێ بکات لە خێزانیەوە لە دراوسێکان لە دەرەوە. ئێمە بە دەیان سیمیناری هوشیاریمان ئەنجام داوە دەوراتمان کردێتەوە دەوراتی هوشیاری دابشکردنی پرۆشور دابشکردنی تەنانەت ئێمە کار لەسەر ئەوەش دەکەین کە مادەی پلاستیکی کەم بکرێتەوە سوودێکی زۆرە بۆ ئاو بۆ پیسبوونی ئاو چکە ئێستا ئەو مادە پلاستیکیان کە ئێمە فڕێ دەدەین بۆ نمونە دەبەیەکی پلاستیک 400 تا 500 ساڵی دەوێت بکرێتەوە لەسەر زەوی ئەو مادەش چەندین مادەی کیمیاوی لە خۆ دەگرێت کە ئەو مادە کیمیاویانە چوونە ژێرزەوی کەواتە ئاوەکە پیس بوو. ئێمە ئەو بەبەردەوامی ماوەی 11 ساڵە کار لەسەر ئەو بوارانە دەکەین و بەبەردەوامیش دەبین بەڵام ڕێکخراوەکان بەتەنها ناتوانن هیچ بکەن دەبێت لە بینی ڕێکخراوەکان و لە بینی تاک و لە بینی حکوومەت هەماهەنگی هەبێت بۆی پێکەوە کار بکەن. ڕاستە باشە بە فیرۆدانی ئاو چۆنە کامانن ینی لە چیەوە هەتا ئاگاتە چی فیرۆدانی ئاو طبعا سەرەتا وەکو باسمان کرد ئەو ڕێژە زۆرەی کە ئافرەت یاخود پیا بەکاری دەینیت ڕێژە زۆری ئاوی خواردنەوە لە بۆ شوشتنی ئۆتۆمبیل شوشتنی بەردەرگا بۆ ماڵەوە زیاترش ئێستا بۆتە مۆدیلێک کە فریز دەچینن لە بەر ماڵەکان لە پێش دەرگای ماڵەکانیان خۆی سروش جوانە دائیمەن تۆ سەوزایی بچینی بەڵام هەوڵ بدە من هەردەم دەڵێم زۆربەی دار هەیە دەتوانی نەمام هەیە ئاوی کەم دەوێت بۆ نمونە زەیتون بۆ نمونە دیدۆنیا بۆ نمونە سنەوبەر دەتوانی هەفتەی جارێک ئاو بدەیت یاخود دەتوانی شتێکی کە بکەیت لە ماڵەوە ئەو ئاوەی کە تۆ بەکاری دەینی ڕۆژانە دەتوانی حەوزێکی بۆ دروستکەی ئەو ئاوانە بۆ ئاوانە ئاوی بدەیت ئەوە زۆر ئاو بەکاردێ بەڕاستی لە باش ئەمە لەوانەیە کۆمەڵێک خەڵک هەبێ من کەی مەجای ئەوەم هەیە کەی پێڕاگەم ئەو بکەم بەڵام ئەگەر ورتر بڵێن هەتا لە کاتی ددانشتن مناڵەکانمان فێر بکەین بلوعەکە نەکاتەوە و هەتا ددانەکانی شوە ئەو ئاوە بە فێرۆ بڕوە بەتەکید ڕاستە ددانشتنە بۆ نمونە چێژ لێنانە من ئافرەتم دیتە لەبەرەوە سەردانەکانمان مەیدانیە زۆر ماوە 11 ساڵ 12 ساڵ لەو بوارە کار دەکەم ئافرەتم دیتە کە چێژ لێ دەنێ ئەوە ئاوی مەخسەلەکە دەکاتەوە بەزی دێری تاک و چێشتەکەش تەواو دەبێت بۆ دەنگی شەلا لە خۆش یعنی بەڕاستی ئەوە کەم هوشیاری تاکە و ڕاگەیانەکان بە تەواوی بایەخیان پێنەدایە لەبەرەوەی لە کوردستان بڵێنەڵی سۆشیال میدیا و ڕاگەیانەکان ڕۆڵێکی زۆر زۆر گرنگیان هەیە بۆ شیارکردنەوەی تاک ئێستا دەبینین لەگە ڕێزم زۆربەی ڕاگەیانەکان ڕێوڕچکەی خۆیان گۆڕیوە بۆ شتیکە ئەوی زیاد لایک و فۆلۆ ئەشتانە ینی ئەو شتە گرنگانەی کە ژیان لەسەری ڕاوەستایە کە کێشەی بۆ تەندروستی دروست دەکات کاریگەری لەسەر ژیانمان هەیە بایەخی پێنادرێت
بۆیە هەردەم دەڵێم وەزارەتی ڕۆشنبیری کەناڵە ڕاگەیاندنەکان وەزارەتی پەروەردە پێش هەموو شتێک ڕۆلی خۆی دەبێ بجێڕێت لەبەر ئەوەی منداڵ تۆ لە منداڵیەوە کە تەمەنێکی بچووکی هەیە ببورن ئەتوانم فەرمو خاتون زۆر جار ئەو ئاوەی کێمە بەکارێنین حتا هاکار ئەوەش کە بە پێی پێویست بەکارێنین بۆ نمونەیەکێک لە ئێمە ئاوەکە بە فیڕۆنە بەڵام زۆر جار لە ژینگە پارێزانی وەکو بەڕێستان بیستومانە بەکارهێنانی مادە پاکەرەوەکان بە نمونە فاستە هەرچێکی دیکەیە کە ئەیکەیتە ئەو سنگەوە ئەڕوا دووبارە چێتەوە ئاوی ژێرزەوی ئەمە چ ینی ئەمانش بۆ خۆی تەسیری هەیە ئەمن گلەیەکم هەیە لە خانما سەرەتا ژووتم ینی باشە حوشت دەشۆی هیچ کێشەم نییە دەست خۆش پاک و خاوێنی ماڵ لەسەر ئەستەی ڕانی زیاتر ئافرەتەکەیە بەڵام بۆ دەڕۆی شەقامی ئەو بەردەشۆی ینی بینیومە منیش لەگەڵ ئەوانیم ڕاستە تازە ڕۆژگارخانیش قۆرگی تۆزە کێشەی و ئەو بە یایکەوت ئەگەر ئەو نەبێتر ئەو لە سەرەتای بەهار هەستیاریم هەیە بڵێ تاکو یەکی شەژم نە هەروام هەموو ساڵێ زۆری ڕاستە زۆر بە تایبەت کە بەیانیانیتە دەرەوە و بە تەکیدی زۆریش قسە دەکەم ڕۆژانە لەسەر ئەو بابەتانە خۆزگە جێمالی ڕابگرن بەڕاستی خۆی پاک و خاوێنی زۆر گرنگە منیش دەستخۆشیان لێ دەکەم بەڵام زیادە ڕۆی لە هەموو شتێک بە خراپە دەگەڕێتەوە لە هەموو شتێک مەسەلێکی عەرەبی هەیە دەرێ ئەزیادەکە نوقسان کەواتە تۆ هەموو ڕۆژێ پێویست ناکە بچی حەوش و بەردەرگا بشۆی پێویست ناکە هەموو ڕۆژێ ئۆتۆمبیلەکەت بشۆی بە تایبەتی لە کوردستان یعنی تۆ بۆ نمونە هەموو ڕۆژ بیشێ هەروەک خۆیە چکە ئێمە ڕێژەی تۆز هەیە بەڕاستی تۆز ئەو شتانە لە کوردستان هەیە منداڵ لە ماڵێ بۆ نمونە دەچی وەکو باست کرد ددانی دەشوە ئاوەکە کرایتەوە دایکەکە پێی ناڵێ کچم کوڕم ئەو ئاوەی بگرەوە تێ بگەینی هۆکارەکەی بیگرەوە تەواو شەق جاری وایە منداڵەکە ئینادەن ینی ئینادی لەگەڵ داکوبابی دەکا بزانام هۆکار چێ بیگرمەوە تێ بگەینە هۆکار چێ بیگرەوە ڕۆژگارخان ئێستا ئەزمەی ئاو ئەزمەشی تەواو جیهانیە ینی قەیرانێکی جیهانیە لە ڕاگەیاندنەکان ئێمە دەیبینین سووتانی دارستانەکان ئەوانە هەموو ڕۆڵی هەبوو کەمبارانی ئەوانە هەموو ڕۆڵی هەبوو ئێوە هەما هەنجتان چۆنە لەگەڵ بەڕێبەراتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ینی بەڕێبەراتی ئاو بەڕێبەراتی ژینگە هیچ هەماهەنگیتان هەیە؟ بەڵێ ئەمە چەند ساڵە هەوڵمانداوە هەماهەنگیمان هەبی لەگەڵ دەستەی پاکراگرتن و چاکردنی ژینگەی کوردستان لەگەڵ فەرمانگەی ژینگە و ئێستا چەند ڕێنمایەکی باش هەیە کە بۆ ئەوانەی کە بۆ نمونە شوێنی غەسلی سیارات دەکەنەوە ڕێنمایەکی باشەیە کە نابێت ئەو بەفیرۆ برۆت کە چەند خاڵ لە خۆ دەگرێت یەک لەوانە دەبێت ئەو ئامێری هەبێت بۆ ڕسایکلی ئاوەکە دووبارە بەکارهێنانی ئەوانە ئێمە لە هەوڵدانین و ئینشاءالله بتوانین شتێک بکەین چونکە بەڕاستی ئەوە کارێکی وە ئاسان نییە لە هەموو دنیا وەکو باست کرد ئەو کێشەیە هەیە و لە هەموو دنیاش ئەو ئامێرە ڕسایکلینە نییە ئەمە دەستخۆشی لێرەوە لە دوو وڵات هەیە لە جیهان یەکیان سینگاپۆرە طبعاً سینگاپۆر لە سەرەتاوە گرنگترین شت کە هەوڵیدا کێشەی ئاو چارەسەر بکات ئامێری داناو و تا ئێستا لە هەوڵدانە وابزانم تاکە وڵاتە کە 140 کێشەی ئاوی چارەسەر کردیە دووبارە بەکارهێنان وڵاتی دووەم کامەیە بۆی ئەو راپۆرتە ببینین پاشە وڵاتی دووەم وڵی وابزانم یان سوێدە سوید نییە وڵاتێکی ئەفریقیاوە زۆر باشە دەست خۆش بێ ئەم ئەو راپۆرتە ببینین هاژە ئەوەی کە لەسەر شوشتنگەکانە با ببینین بەیەکەوە دواتریش لەگەڵ میوانەکە بەردەوامی دەدەین بە گفتوگۆکەمان باژێرێ دهۆکێ ئەبکێمی ڕۆژانە سی بۆ 40 تۆرۆمبێلان ئەلڤی جیت هێنە شیشتن ئەvê پرۆسێژی پێدوی بمەزاختنە ئاڤەکە زۆرە شولێمە تۆرۆمبێلا شیشنا غەسل و ئاڤ ژی گەلە زەعید بێت ڕۆژانە ئەم حەزکەین پێداویستیەت vê avê çareser bikin wekî cîhaz û tiştab safî nîn dibare em şolê xwe pêdkîn û wextê ev xwe jî têta zehkirin bû me bixwe bixwe jî gele nexweş e bes em çi bikin Ebdirêjaya rojê kêm dem hene ku sondên şîştingehên trombêlan bihêne daxistin.
لێ پۆنەبتنی هەرەڤە بەلکو ناوە گەرەک و تاخۆکولانانداژی شڵای وڵاتیان و ئاڤاکە زێدە ئەب فێرۆ تێتەدان. ئەژڤان دیمەنان دیار بیتن کو ئاڤ ji بوی vان taxan hatiye berdan. Beşek ji jin û zarok û gencan sondeyet avê derexistîne berderî û bêguhdane pederdana avê aveka zêde mezêxen. ناچێبێت مەسەلەن هەر کەسێکە ماڕا بوو سۆندەی بینتە سەر شارعی و ئاوێ پرێژێت و ئاوێکاش قەستا ئیسرافە ئەبخۆ ئیسرافە یعنی هەرێکشمە قبەلی خۆڤە لازمەیە هاریکار بێت مەسەلەن ئەس بخۆ پشیم بە ماڵا خۆ بیژمە ماڵا خۆ ناچێبێت تۆ ئاوێ پرێژیش قەستا سەر شارعی ئەبخۆ گونە حتا دەستلێژە نینە دەستلێژی تو گەلێک پێ بگیری گونە وتعالى ويتشينا بتلوش خصيش حد خذياتر دستفيجي بيجي ما دستفيج تا دستفيجي منو نفيجا بيتكت بس حد خذياتر قلنا شينا بتن اف آوا کو پدر تێتەدان ئاوا vexwarinەیە û pisanaî dest nakevîtin. Lê pawilatî hest bi giringiya wê û zehmetiya wê nakin. Her wisa piştî têta retin jî dubare mifa jê nahête wergirtin belku ev ava eb herwet çîtin. Mesûd Wermêlî, Kurdistan 24 Duhok. هەکارە و دیمەنانە بەلا تۆ چۆن؟ کە ئەو دەبینم زۆر جوانە بەڕاستی بەڵام کارەساتەکە ئەوەیە کە قەیرانی ئاو هەیە بۆیە پارێزگاریکردن لە ئاو بەڕاستی ئەرکە و ئەرکی پەروەردەیە ئەرکی خێزانە ینی ئەرکی هەر هەمومانەوە ئەرکی مامۆستایانی ئاینێکە خەڵگۆشار بکاتەوە ئەرکی ڕۆژگارخان و هاوشێوەکانێتی بەڕاستی زۆر دەمێکیشیانی خەڵک ئەوترێ بەسە ئەیبە ئەم بەتایبەت ئەم کللتورەی کە بەردەرگا شۆن و کۆڵانەکانە شۆن وەبزانام دووسێ جیل پێش ئێمەمە هەر هەبووە کە ئێستا ئەم ساڵ بەتایبەت گەورەترین ئیڤنت لە سەررانسەری عێراق ئەنجام درا لەسەر ئاو لە بەرەوەی لە سەدا هەفتای ئاوەکانی عێراق وشک بوو یان ئێمە ئەگەر بەمە هۆشمان نێتەوە بەمە ترسێک دامانان نەگرێت وەبزانام هیچ شتێک ناماوەستی بەتەکید دوو خاڵ هەیە دەمەوێت باسی کەم خاڵی یەکەم دەبێت ئەمە بزانین کاریگەری مەترسیدارەکانی کەلتێ بۆ نمونە لەو ساڵ شتێکمان دیت کە زۆربەی ئاوەکان سەرچاوی ئاوی عێراق و کوردستان لە دراوسەکانەوە دێ کە لە شوێنێک ئاوەکە گیراوە بەسەر کوردستان بەسەر عێراق بەگشتی تووشی چ کاریگەریەکی خراپ بووین ئەنی ئەوە سەرەتا دەبی بیر لەوە بکەینەوە ئایا ئەمە ئەو ئاوە تاسەرە بەعکسەوە ئێمە ڕۆژ بە ڕۆژ هەز دەکەین و دەزانین کە ئاوی ژێرزەوی لە کەمی دەدات بەگشتی طبعا لە کۆی زەوی 19.5 ئاوی سوێرە 2.5 ئاوی پاکە اینجا ئەوە دابش کرا بەسەر شوێنەکان بەداخەوە لە بیابان و لە عێراق ئاوەکە زۆر کەمە دەبێ ئاگاداری ئەو بابەتە بین ئەگەر وا بڕوە ئاوی ژێرزەوی ڕۆژ بە ڕۆژ ڕۆی لەکەم بداتن تاکو ئێمە تا 20 ساڵی کە ڕەنگە تا 30 ساڵی کە بگاتە ئەو حەدێکی ئاوی خواردنەوە نەبی بیخۆین خاتو ڕۆژگار خۆشنا و چالاکوانی مەدەنی و سەرۆکی ڕێکخراوی ڕۆژگاری کورد زۆر سپاس بۆ تو بەم بەیانیە لەگەڵمان بووی زۆر سپاس بە پەیامەکان و زانیارەکان گەیشت زۆر سپاس مەمنون هەکارجیا لەو دووتەوەرەی کە گرنگیمان پێدا کە بەیانیان زۆر گرنگە ئەوەی ئەیبیستی لەوانەیە کاریگەری تەواوی هەبێت لەسەر ڕۆژەکەت کەواتە دیسانەوە بە بیرتانێنینەوە ئێمە یەکەم گرنگی بە خێزانەکەت بدە وە گرنگی بە ئاویش بە لە بەرەوەی ئەوە سەرچاوی ژیانە هەردووکی سەرچاوی ژیانە هەم خێزان هەم ئاویش هەردوو بابەتی زۆر گرنگ و کۆمەڵایەتی و پەیوەندی بە خێزان هەبوو ئەم جارە بابەتێکی جیاوازتر دەبین لە ئاوێکی شلی نەرمی صافی جوان بۆ چەقۆیەکی تیژی ڕق بەڵام وەکو پیشە با بڵێن گەنجێکی دانیشتوی هەریر ماوەی 15 ساڵە چەقۆ دروست دەکات هاوڵاتیانیش لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە وێنەی چەقۆی دڵخوازی خۆیان بۆ ئەم گەنجە دەنێرن ئەویش بە کوالێتی بەرز بۆیان دروست دەکات وادارین چەقۆکە تەنها بۆ بڕینی میوە بێت وە گەنجەکە بە خۆی دەرچووی بەشی دەرمانخانەیە بەڵام خولیا و دروستکردنی چەقۆیە دوجار خولیاکی بۆتە بەشێک لە بزنس وە سەرچاوی داهات دەرمانخانە لەگەڵ پیشەی دروستکردنی چەقۆ سەرنجڕاکێشەکە لەوەیە هاژە ینی زۆر زار دەگەین و ئەو خاڵی تۆ حەز ڕێی لێ ناگیرێ
ینی کاتێک بڕوانامەکەت لە بابەتێکی دیکەیە بەڵام ئەو خولیای کە خۆت هەتە دوجار هەردەگەڕێەوە سەر ئەسلی بابەتەکەی خۆت لەو کارە دەتوانانی ئبداع بکەیت. ڕاستە بتەوێت بە باشترین شێوەش ئەنجامێدی با بابەتەکە ببینێ. مشتریەکە و ڕسمە لۆنات بوو عەلی شتێکی ئەوە ناکەن لەبووی لێرە مهم لە شکلەوەی ئاخرەکەی. ناوم دڵشاد مەزرومە، دانوشتنی هەریرم، خۆم دەرچووی مەعەسەی دەلێمە لۆ مۆزعی جیاوازێکی زۆر زۆری معنی هەر شتەکە دیارە وازعەت یەک ناگریتەوە. تو نابێ ڕاوەست هەر کاتی ڕاوەستای ئیشەکە ناکرێت دەبی ئیشێک بکەیت ئەگەر زەرەر بێسام خۆم زۆر ئیشم کردین ئەو ئیشە بچێ هیوایەتێک و قەدیم مابوو ئێستا بیتە ئیش. ئەو جیازەکە لە پشتەمنە سیمپارەکەیە ئەم سیمپارەیە چوو پرسیارم کرد گسکەترین دانەکەی بە 12 وەرەقە بوو بۆیە خۆم خەریکم کرد بە 2-3 وەرەقە لە من هاتنە دەرێ و دروستمان کرد و تا پێم کرێت دەرەجەی کوالەتی بەکاردێنین وەکو گوتم پۆلای ڕەشی لێ بەکاردێنین پۆلای ڕەش ئاسنەکی بحەد بەقوەتە معنەی لە ئاسنی دێ و تێک ناچی دەمەکەی دەستکەکە و چەقۆکە و هەم چیفکەکەی هەموو شتەکە هەمووی بخۆیەکە. گرانتین چەقۆشمان کە بۆ خەرک دروست کردووە بە 120,000 بۆ جارێ هیچمان بەس گرانترە خەرکە کاتا ئێستا گوێی نەداتی معنی لە ناوبینی 30,000 لۆ 120,000 پارەی پێ بدە بەس هەیە نەفرێ داوای زیاتر چەقوی گرانتریشی کردیا بەس هەموو مەوادەکەمان لێدا و دەست نەکردێ لە بەندی بۆن دروست نەکرد هەندێک شتەیە جیاوازە لە بەندەوەی گرانترە بێ. بۆ مندار شت دروستی ناکەین زیاتر کابرا لە ناوبینی تەمەنی 25 ساری لۆ 45 و 50 ساری زۆر داواکە معنی هەم کابرا هەیە زوب لەبەی قەومەچین زۆر حەزمان بە شاخاوی و منتیقی شاخی و پیاسی دەرە گۆرانە زیاتر حەزشنێت چەقۆکی جوانشن لە کمبیل و دەری شاخ هەم لۆ داری بەکاربینین دەوبەکەی کول نەبێ لۆ گۆشت و لێسکەکانش بەکاری بینێ. بەهرەکان هیچ کات نامرن هاژە یعنی ئەگەر چی بابەتی چەقۆ دروستکردن بابەتێکی تۆزێک ڕقە ڕاستە بەڵام ینی ئەمیش بەشێکە لە پێداویستی ئەگەر بێت و وەکو گرنگی و زەرورێت بەکارکە چی پێویست بێ بۆ بەکارێگومان جاری وایە کە باران و لافا و ڕۆدات لە شوێنێک ئەوە بۆ خۆی ڕاستە خێر و بەرەکەتێریان دێ جاریش مەترسیە یاخود زیانی بەدواوە بەڵام باران و لافاوەکانی ئەم ساڵی ئەمریکا بە تایبەت وای کرد کە بەشێک لە زێڕی کانەکان بڕژێتە ناو ڕووبارەکانەوە ئەمە خێر و بەرەکەتە هەکات. لە ناو قوڵای ئاوەکەدا کێشەکە ئەوەیە نەقم بوون زێڕەکە ئەگەر دیترا ینی هاتووە بەس چۆتە ژێرەوە. بەشێک لە دۆزەرەوەکانی زێڕیش لە ویلاتی کالیفۆرنیا ئەمریکا لە ڕێگەی ئامێر و کەرەستەی تایبەتەوە بەمەبەستی دۆزینەوەی زێر ڕووبارەکان دەگەڕێن لە هەر شوێنەکە بێوان بۆ یەگەڕێن تازە هاتووە. هاتوونەتە سەر ڕووبار بۆ ڕاوکردن بەڵام نەک ڕاوی ماسی باڵکو و ڕاوی زێر لەگەڵ ئەوەی بارانی زۆری ئەمساڵ لە کالیفۆرنیا بۆ دەخل و دان پڕ خێر و بەرەکەت بوو و بەهۆی بەرزی ئاویشەوە بەشێک لە زێڕی کانەکان هاتوونەتە ناو ڕووبارەکانەوە و ئەم ڕاوچیانە قۆڵیان لێ هەڵماڵیوە و بەرد و زیخی ناو ڕووبارەکان دەگەڕێن تا زێر بدۆزنەوە. دۆزەرەوەکانی زێر هاتوونەتە سەر ڕووباری گۆڵدبەگ لە ویلایەتی کالیفۆرنیا پاش ئەوەی کەلوپەلی تایبەتی مەلەوانی لەبەر دەکەن دەچنە ناو ڕووبارەکەەوە و لە ڕێگەی کەرەستەی تایبەتی ئاشکراکردنەوە هەوڵی دۆزینەوەی زێر دەدەن. بەرزی ئاوی ڕووبارەکە و لافاوەکانی ئەم ساڵ بەشێک لە مادەی دیکەیان بۆ ناو ئاوەکە زیاد کردووە لە ناویشیاندا زێڕی تێدایە ڕەنگە هیچیش نەدۆزینەوە هەندێک دەڵێن لە ناو قوڵایی ڕووبارەکەدا پارچە زێڕی بچووک هەیە بەڵام ئایا من دەیدۆزمەوە
نازانم ڕەنگە هەندێک جار زێڕی بچووک دەدۆزینەوە بەڵام ئەگەر بە بەخت بین پارچەی گەورەش دەدۆزینەوە. گەڕان و مەلەوانی لەناو ڕووبارەکەدا کات و وزەیەکی زۆری پێویستە. هەندێک جار بە درێژایی چەندین ڕۆژ دۆزەرەوەکانی زێر بەختیاوەریان نییە و ناتوانن یەک پارچەش بدۆزنەوە. هەندێک جاریش دەبێت کۆمەڵێکی زۆر لە بەرد و زیخ بپاڵێون تا بەشک و شتێکیان دەستکرد. ئێمە دەربارەی زێڕی ناو و لافاو قسە دەکەین. کاتێک لافاو لە ڕووبارەکە دەدات بەشێک لە مادەی گرانبەها لە بنی ئاوەکەدا نقم دەبن و ڕەنگە هەندێک کەس بەهۆیەوە دڵخۆش بن. ویستی پەیداکردنی زێر دۆزەرەوەکانی بە تەنها نەبردووەتە سەر ڕووبارەکانی دەرەوەی شار، بەڵکو بەشێکیان لە ناو شارەکانیش سەرقاڵی گەڕان و پاڵفتەکردنی بەردووزیخن. جاربەجاریش لە ڕێگەی ئامێری ئاشکراکردنی مادەکانەوە دەوروبەری ئاوەکەش دەگەڕێن. زۆر جار بۆ گەڕان بە دوای شتێکی بە نرخا چەندین ئەرکی قورس و چەندین ڕێگەی سەخت ئەدۆزینەوە کە بگەین بە شتێک کە بەلامانەوە بە نرخا، بەڵام لە بیریەکەین کە دەوروبەرمان ژیانمان خێزانمان هەمووەمانە بە نرخترین شتە بێ بۆ ئێمە. منیش وەکو هاژە سپاس بۆ ئێوە کە بەم بەیانیا بە دیار ئێمە و دانیشتبوون. کاتێکی خۆش.